بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 26. لاپەڕە 26 باسی هێزەکان و ڕەگەکان دەکا. نووسرایە لە بیرت بێ کە هێزی ژمارە بە بنچینە و توان دەنوێنرێت. کامە بنچینەیە ئەگەرە من نووسیم بۆ وێنە 5 توان 3. بنچینەکە 5، توانەکەش ژمارە 3. مانای چییە 5 توان 3 واتە 5 جاران 5 جاران 5. ئەو 3 واتە چەند جار 5ەکە دەنووسرێتەوە 3 جار و جارانی خۆی دەکرێت 5 جاران 5 جاران 5 3 جار. ژمارەکە گەورەیە 5 جاران 5 25 25 جارانیش 5 دەکا 125. لێرەش 3 توان 2 واتە 3 جاران 3 واتە دەکاتە 9. ئەو ژمارەیە تەنیا نەک ئەگەر توان 3 بوو، تەنیا ئەگەر ژمارەک توان 2 بوو، تەنیا ئەگەر توان 2 بوو هەرچ ژمارەکە بوو، هەتا ئەگەر 2000ش بوو، توان 2 یان 1791 توان 2 یان 15 توان 2 چ دەنوێنێ؟ 4 گۆشە دەنوێنێ، ڕووبەری 4 گۆشە. چونکە هەموو 4 گۆشەک ڕووبەرەکەی چییە؟ درێژی لایەکیتی جاران لایەکەی دیکە، ئەویش هەروەکو هەمان پێوەری هەیە. کەواتە توانی دووجا یان دووجا هەموو ژمارەیەک ئەگەر توانەکەی 2 بی، دووجایە واتە ڕووبەری 4 گۆشە دەنوێنرێ. بۆ وێنە هێزی 3 توان 2 پێی دەڵێن دووجای ژمارە 3. لە هەمان کات ڕووبەری 4 گۆشەکە کە درێژی لایەکی 3ە. ئەم لێرە تۆزێک ڕوون بکەمەوە بۆ وێنە ئەگەرە من ژمارە 3 هەبی، توان 2 کو دەخینمەوە؟ دەخینمەوە هێزی 2 بۆ ژمارە 3، یان دەخینمەوە 3 توان 2، یان دەخینمەوە 3 دووجا، یان دەخینمەوە دووجای ژمارە 3. هەر یەک شتە. تەنیا ئەگەر 2 بی، ئەو 2 خیننەوانەشی هەیە دووجا. لە هەمان کات 3 توان 2 ڕووبەری 4 گۆشە چییە؟ درێژی یەک لای 3. ئەوجا 3 سانتیمەترە، 3 ملیمەترە، 3 مەترە، کێشە نییە. چونکە 4 گۆشە لایەکانی وەکو یەکە. ئەوە خیننەوەی ئەو جۆرە هێزانە. بێمە لای ڕاهێنانی ژمارە 1. نواندن بە 4 گۆشەکان. هەر هێزێک بەهۆی 4 گۆشەیەک بنوێنە، ئەو جەبەهایەکەش دیاری بکە. لێرە ئەو هێزەم هەیە، هێزی 7 توان 2. چونکە توان 2 دەتوانم 4 گۆشەکی ئەوها دروست بکەم، درێژی هەر یەک لە لایەکی 7. ئەو لایەش هەر 7، ئەو لایە هەر 7، ئەو لایەش هەر 7. پێی ناوێ لە هەموو لایەکان بنووسم، تەنیا لە 2 لای بنووسم بەسە. ئێستا ئەگەر بمەوێ لێرەش نووسرایە ڕووبەری لاکێشە ببورن، لاکێشە نا، 4 گۆشە، 4 گۆشە، چونکە لاکێشە شتەکی تکەیە. 4 گۆشە ڕووبەری 4 گۆشە یەکسانە بە ل جاران ل. لە کتێبە کۆنەکان دەنووسرا لا جاران لا، واتە درێژی لایەکی جاران درێژی لایەکەی دیشی کە ئەوەی ڕاستی بی لایەکان وەکو یەکن. دەتوانین بنووسین لا دووجا.
بەڵام لێرە نووسرایە لا ل جاران ل واتە لا، مەبەستی لە لئی ئەو لایەیە درێژیەکەی و ئەو لایەیە هەمویان ل وەکو یەک. لێرە لایەکە چەندە؟ حەفتە، واتە ڕووبەری چوار گۆشەکە دەکا حەفت جاران حەفت لە هەمان کات دەکا حەفت جاران حەفتیش دەکات 49 کەواتە ڕووبەری ئەو چوار گۆشەیە کردیە حەفت تواندوو لە هەمان کات دەتوانم بنووسم 49. لێرە پێویستە ئەمن لە خشتەی لێکدان بزانم دوو جای ژمارەکان کووە. دەبی ئەمن بزانم یەک جاران یەک دەکا یەک، دوو جاران دوو واتە دوو توان دوو دەکات چوار، سێ توان دوو یەکسانە بە 9، چوار توان دوو دەکاتە 16، پێنج توان دوو 25، شەش توان دوو 36، حەفت توان دوو 49، هەشت توان دوو 64، 9 توان دوو 81، 10 توان دوو 100. لە هەمان کات دەتوان بڵێم دوو جاران دوو چار، سێ جاران سێوە لەو جۆرەی. ئەگەر سەرنج بدەی خوێندکاری ژیر تەماشای خانەی یەکانی ئەو ژمارانە بکەی. خانەی یەکان واتە یەکەم ڕەنووس لە لای ڕاست. لێرە تەنیا یەک ڕەنووسە خانەی یەکان، هەر یەک ڕەنووسیشمە، بەڵام لێرە دوو ڕەنووسە خانەی یەکان 6، خانەی یەکان 5، خانەی یەکان 6. ئەگەر تەماشاکەی ئەوەی کە یەکە لەگەڵ 9 خانەی یەکانیان یەکە، هەمیشە ئەو دوو ژمارانە 1 و 9 وەکو یەکن، خانەی یەکان یەکە. ژمارە 2 و ژمارە 8 خانەی یەکانیان 4، واتە هەر ژمارەیەک خانەی یەکانی 2 بوو یان 8 بوو دووجایەکەی خانەی یەکانی 4. هەر ژمارەك خانەی یەکانی 3 بوو یان 7 بوو ببورن 3 یان 7 دووجایەکەشی خانەی یەکانی 9. هەر ژمارەك خانەی یەکانی 4 بوو یان 6 بوو دووجایەکەشی خانەی یەکانی 6. ئەوە زۆر گرنگە ئەو شتانە بزانین، بەڵام هەر ژمارەك خانەی یەکانی 5 بوو، 5 بە تەنێ 5 ئەوە دووجایەکەی خانەی یەکانی 5 ئاویش، و هەر ژمارەك خانەی یەکانی 0 بوو دووجایەکەشی خانەی یەکانی 0. کەواتە لێرە هەندێشکەش پێویستە بزانم نەک تەنیا هەتا 100 بەڵکو هەتا بۆ وێنە هەتا 5 هەتا 10 زانیم دەکا 100 لێرە دووجایەکەی، بەڵام پێویستە 11 و 12ش تۆزێک بزانم. 11 چونکە خانە یەکانی یەکە دووجایەکەشی خانە یەکانی یەکە دەکا 121، 12 خانە یەکانی 2 دووجایەکەی خانە یەکانی 4 دەکاتە 144، و 13 دووجایەکەی دەکاتە 169، و 15 دەبی ئەم بزانم لەوانە کامە دووجای 15ە، بێگومان خانە یەکانی دووجایەکەش دەبی 5 بی دەکاتە 225. 16 دووجایەکەش خانە یەکانی، چونکە 6 خانە یەکان دووجایەکەشی خانە یەکانی 6 دەکاتە 256. 7 خانە یەکانی دەبی 9 بی گۆتمان، چونکە 7 جاران 7 دەکات 49 دەکا، و 8 جاران 64 دووجایەکەی خانە یەکانی دەبی 4 بی، و 9 گۆتمان کە دووجایەکەی خانە یەکانی دەبی 1 بی، چونکە 9 جاران 9 دەکا 81، و 20 دووجایەکەی خانە یەکانی دەبی 0 بی. کەواتە بە نزیکەی دەبی هیچ نەبی بزانم خانە یەکانی دووجایەکان کامە دووجای چییە. ئەوە زۆر گرنگە
کەواتە هەتا پێم بکرێ ئەو دوو جایانە تۆزێک لەبەر دەکەم یان هەر نەبی بخەمڵێنم. ئەگەر تەماشای ئەو دوو جایانە بکەی خوێندکاری ژیر دەبینی خانە یەکانیان کۆتایی هاتووە ژمارەکە خانە یەکانی یان یەکە یان چارە یان نۆیە یان شەشە یان پێنجە یان سفرە. هیچ کات نە سێیە نە دووە و نە حەفتیشە. هیچ کات هیچ ژمارەك دوو جایەکەی نە خانەیەکانی نەدەکا سێ نەدەکا دوو نەدەکا حەفت. ئەوانە هیچ نابی لەگەڵبی کە ئەوەش گرنگە. هەر ژمارەك خانەیەکانی سفر بوو دوو جایەکەشی خانەیەکانی 100% دەبی سفر بی. ئێستا ئەگەرە من لێم بپرسن ژمارە 127 کە زۆر ئاسان نییە دوو جایەکەی بزانم. ژمارە 127 دوو جایەکەی چەندە؟ و پاشان هەندێک ژمارە هەیە ئەمن دەبی هەڵبژێرم لەو ژمارانە. ئەمن چونکە دەزانم 127 خانەیەکانی حەفتە و دەزانم حەفت جاران حەفت دەکات 49 واتە دوو جایەکەی دەبی خانەیەکانی نۆبی. کامە لەو ژمارانە ڕاستە؟ بێگومان ئەو ژمارە یەکسەر. هەتا ئەگەرە من نەشزانم 127 دوو جایەکەی چەندە، بەڵام ئەگەر هەڵبژاردەم هەبوو دەبی ئەمن بزانم 100% ئەوە هەڵەیە، چونکە هیچ دوو جایەک لۆ هیچ ژمارەك خانەی یەکانی سێ نییە کەواتە ئەوە هەڵەیە. هیچ دوو جایەک لۆ هیچ ژمارەك خانەی یەکانی حەفت نییە کەواتە ئەوەش هەڵەیە. هیچ دوو جایەک لۆ هیچ ژمارەك خانەی یەکانی دوو نییە ئەوەش هەر هەڵەیە. دەمێنێتەوە لەو سێی هەڵبژێرم چونکە لێرە حەفتە، حەفت جاران حەفتیش دەکات 49 کەواتە ئەوەش هەڵەیە ئەوەش هەڵەیە ئەوە ڕاستە. ئەوە بەو جۆرەی. ئەگەر ئەو جارەی هەندێک ژمارەم هەبوو و دوو جایەکیشم لێرە هەبوو، لێم دەپرسن ئایا لەو ژمارانە 41 و 52 و 63 و 74 ئەوە دوو جایی کامە ژمارەیە؟ ئەمن چونکە دەزانم دوو جای ژمارە دوو دەکات 4 کەواتە ئەو دوو جایە هیچ ژمارە 52 یەکسەر. بەبێ ئەوەی دانیشم دەخولەکەم پێ بچی هەتا بۆ وێنە ئەگەر نەزانم ئەو ڕێسای ئەمن دەچم چ دەکەم ئەمن دەچم بۆ وێنە 63ەکەی دەینم لێکدانەکەی دەکەم 63 جاران 63 3 جاران 3 9 3 جاران 6 18 3 جاران 6 18 6 جاران 6 36 و یەکیش 37 ئەوجا دەبی دوایە دانیشم کۆ بکەمەوە لێرە 9 8 و 8 16 1 و 7 8 یەکیش 9 یەک زۆرم پێدەچی هەتا یەک ئەو ژمارانە لێک بدەم هەتا بزانم ئەو دوو جایە هی کامێ. بەڵام ئەگەرە من ڕێسە ئاسانەکەم زانی یەکسەر دەچم ئەوە دوو جایی ئەو ژمارەیە تەنیا بە خانەی یەکان. بێگومان ئەگەر دوو ژمارەم هەبوو لێرە هەردووچیان خانەیەکانیان دوو بوو ئەوە ئاسان نییە، بەڵام ئەگەر ئەو هابوو ژمارەکان ئەوە زۆر ئاسانە. دوای ئەمن دەزانم هەر ژمارەك خانەیەکانی یەکبی دوو جایەکەی خانەیەکانی ئەویش یەکە کەواتە ئەوە هەر هەڵەیە. هەر ژمارەك خانەیەکانی سێبی دوو جایەکەشی خانەیەکانی نۆیە و هەر ژمارەك خانەیەکانی چاربی دوو جایەکەشی خانەیەکانی شەشە چونکە 4 جاران 4 دەکا 16. ئەوە تۆزە زانیاریەک دەربارەی خانەی یەکان و دوو جا. ئێستا پرسیاری یەک تەواو بوو، پرسیاری دوو ژمارەکەم هەیە لێرە ژمارەکی تەواو نییە، دوو ژمارەی تەواو 5 دوونی و دوو جا. ئەگەر وەکو چارگۆشە بینوێنم چارگۆشەکی دروست دەکەم
هەر لایەکی 2.5 بی، پاشان 2.5 جاران 2.5 دەکاتە چەند؟ ئەگەرە من بزانم 25 جاران 25 دەکات چەند، 2.5 هەر دەزانم. 25 جاران 25 دەکاتە 625. بەڵام لێرە چونکە 2.5 واتە یەک خانە لێرە یەک خانە لێرە، دەبی ئەمن 2 خانەی بژمێرم لە ڕاستەوە بۆ چەپ ئەو جەفاریزەکەی دانێم. 2 جای ئەو ژمارەیە دەکاتە 625. 625 واتە ئەگەر بتەوێ 2 جای ژمارەی دەی بزانی، واتە بۆ وێنە ژمارە 11 دەزانم ژمارە 11 2 جایەکەی 121. ئەدی یەکتوانیەک 2 جایەکەی چەندە؟ ئەویش 121. بەڵام فاریزە چیش هەیە لێرە؟ چونکە یەک فاریزە یەک جاران یەک فاریزە یەک، 2 خانەم هەیە لە لای ڕاستی فاریزە، ئەوە یەک ئەوە 2. واتە زۆر ئاسانە ئەمن 2 جای هەتا ژمارەی دەیش بزانم، ئەگەرە من 2 جای هەموو ژمارەکەی تەواوەکەی بزانم. لێرە ڕووبەری چوارگۆشە زانیمان دەکات لا جاران لا، واتە ل جاران ل. پاشان 2 جای تەواو مانای چییە؟ 2 جای تەواو مانای ئەوەیە کە بۆ وێنە ژمارە 49 چونکە 2 جای ژمارە 7، 7 ژمارەی تەواوە، کەواتە ئەو 2 جایە 2 جایەکی تەواوە. بەڵام ئەو 2 جایە 625 2 جایەکی تەواو نییە، چونکە 2 جای ژمارەی کەرتە، ژمارەی دەیە، ژمارەی تەواو نییە. واتە ئەو 2 جایانەی کە ئەمن لێرە نووسیم، هەموو ئەو 2 جایانە هەمویان 2 جای تەواون، چونکە 2 جای ژمارەی تەواون. واتە 16 و 25 36 49 هەتا دوای هەمویان 2 جای تەواون. لەبەر چ؟ چونکە 2 جای ئەو ژمارانەنا کە تەواون، کە کەرت نینە، کە ژمارەی دەی نینە، ئەوەیە 2 جای تەواو. ئێستا دێمە لای ڕەجی 2 جا. ڕەجی 2 جا، ڕەگ واتە چ؟ ڕەگ واتە ئەو هێمایە هێمای ڕەگ، وەکو هێمای دابەشمان هەیە، هێمای توانمان هەیە، هێمای لێکدانمان هەیە، هێمای ڕەگیشمان هەیە. ڕەگ چییە؟ ڕەگ پێچەوانەی 2 جایە. واتە ئەمن ئەگەر ژمارە 3 هەبوو 2 جام کرد، ڕەجی ئەو 3 2 جایە دەکاتە چ؟ دەکاتە هەر ژمارەکە خۆی 3. لێرە باڕۆن کەمەوە کو 3 توان 2 هەیە. ئەگەر بمەوێ بیکەمە یەکسانە بە چ ئەو 3 توان 2؟ یەکسانە بە 9. ئەگەرە من بێ و نەنووسم یەکسانە بە 9، تەنیا ڕەگەکەی وەربگرم، ڕەجی 3 توان 2 چەندە؟ ڕەگ ئەوها دەنووسرێ ڕەجی 2 جا بێگومان، ڕەجی 2 جا ئەوها دەنووسرێ، چونکە ڕەجی 3 جا دەبی 3 لێرە بنووسرێ. بەڵام ئەگەر لێرە ڕەجی 2 جا ئەگەر ئەوهاش بنووسم دەبی، بەڵام پێویست ناکە بنووسم، هەموو کەس تێدەگا. بەڵام ئەگەر ڕەجی 2 جانە بۆ ڕەجی 5 ئەوها دەبی بنووسم، ڕەجی 6 ئەوها دەبی بنووسم. بەڵام لێرە لەو وانەیەی تەنیا ڕەجی 2 ڕەجی 2 جا واتە ڕەجی 2 ئەگەر بشنووسم هەڵە نییە.
ڕەجی دووجای سێ تواندوو چەندە هەر دەکا، چونکە ئەو دووە لەگەڵ ئەو دووەی دەبنە یەک، هەر دەکا ژمارەکە خۆی. وەکو چ وایە ڕەجی دووجا؟ وەکو ئەوەی وایە بۆ وێنە ئەمن سێم هەبی، ئەگەر ژمارەک لێم بپرسن ژمارەک هەیە، باوانە بسڕمەوە، ئەگەر لیان پرسییم ژمارەکت هەیە، نازانی چەندە، ژمارەک هەیە نازانی چەندە، ئەو ژمارەی جارانی پێنجی دەکەی و لە هەمان کات دابەشی پێنجی دەکەی، وەڵامەکەت دەبیتە 9. ئایا ئەو ژمارە چییە؟ یەکسەر ئەمن دەبی بزانم ئەو ژمارە یەکسانە بە 9. لەبەر چ؟ چونکە تەنیا 9 ئەگەر جارانی پێنجی بکەی و دابەشی هەمان پێنجی بکەی دەبی بە 9. ڕەجی شەر ئەوهایە، ڕەجی دووجا، واتە ئەمن ئەگەر توانەکەم هەبوو بۆ وێنە 5 تواندوو، ئەگەر ڕەگەکەی ببینمەوە ڕەجی دووجا هەر دەکاتەوە ژمارەکە خۆی 5، چونکە لە هەمان کات دووجام کردیا و لە هەمان کاتیش ڕەگم هینایە. ڕەگ ئەو مانای هەیەواتە ئەگەر من بۆ وێنە ژمارە 16 هەبوو، ڕەجی دووجای 16 دەکات چەند؟ واتە چ جارانی خۆی دەبیتە 16 بێگومان 4. ئەوجە لە جیاتی ئەو 16 ئەمن دەمتوانی ئەوها بینووسم 4 تواندوو هەتا یەکسەر دەیکردە 4. ئەوەیە مانای ڕەگ، پێچەوانەی توانە، توانی دووجا، پێچەوانەی دووجایە ڕەگ، پێچەوانەی دووجایە. لێرە دەخوێندرێتەوە ڕەجی دووجای ژمارە 16 دەکاتە 4، واتە ئەگەر 4م هینا جارانی خۆیم کرد دەبی بە 16. ئەوەیە مانای ڕەگ، پێچەوانەی توانی دووجا. هەندێک جار کاتێک ژمارەکە دووجای تەواو نییە، هەندێک جار ژمارەکەم هەیە دووجای تەواو نییە، هەتا ڕەگەکەی ببینمەوە تەنیا بە نزیککراوەی دەبی ڕەگەکەی ببینمەوە. واتە ئەمن ئەگەر بۆ وێنە ژمارە 27م هەبوو، ڕەگەکەی چەندە ڕەجی دووجا؟ دەبی بچم چ بکەم؟ دەبی بچمە لای ئەو ژمارانە بزانم 27 لە کام لەو ژمارانە نزیکە، ئەو ژمارانەی کە هەیتم 1 و 4 و 9 و 27 لە مابەینی 25 و 36. لە 25 گەورەترە، لە 36 بچووکترە. 25 ئەمن دەزانم ڕەجی ژمارە 5، 36 دووجای ژمارە 5 ببورن، 36 دووجای ژمارە 6، واتە ڕەجی 27 دەبی تۆزێک لە 5 گەورەتربی لە 6 گچکەتربی، بەڵام 27 چونکە نێزیکە لە 5 زیاتر دەنووسم ڕەگەکەی نزیکە لە 5، واتە لێرە دەنووسم ڕەجی 27 نزیکە لە 5، بەڵام 5 نییە، تۆزە گەورەترە، هەتا دەتوانم بنووسم 5 فاریزە 1، بەڵام ئەگەر بمەوێ ژمارەی تەواو بنووسم دەنووسم نزیکە لە 5 و 27 ڕەجی تەواو دووجایەکی تەواو نییە، چونکە ڕەگەکەی گەورەترە لە 5 و ڕەگەکەی ژمارەیەکی کەرتیە. ئەگەر بەڕاستی بزانم دووجای ژمارە 5 ڕەجی ژمارە 5 چەندە، چ دەکەم؟ 5 دەنووسم، 5 نەبوو 27 بوو، 27 دەنووسم، دێمە ئێرە ڕەگەکەی دەکا 5 فاریزە 1 9 6 1 5 2 هەتا دوای، واتە دەتوانم بنووسم 5 فاریزە 2
بە نزیک کراوەی واتە ڕەجی 27 کردیە بە نزیک کراوەی 5/2. بەڵام لێرە لەو کتێبەی هەردەنووسن 5 بە نزیک کراوەی. هەر نەبی لێرە بۆ وێنە بە بەکارهێنانی ئامێری بژمێر کە کلیک لەسەر ڕەجی دووجایی تێدا بێ، هەروەها دووجایە تەواوەکان بۆ خەمڵاندن. لێرە تەواو بووم لەو لاپەڕەیە، دەتوانم تەماشایەکی لاپەڕە 26 بکەم، 27 ببورن. ڕاهێنانی دوو خەمڵاندن، دەتوانین ڕێگەکەی بخەمڵێنین کە زۆر 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 گرنگە خەمڵاندنی ڕەجی دووجا کە هەتا پۆلەکانی 7 و 8 و 9 و 10 و 11 و 12ش هەردەبی لەگەڵمانە. ڕەجی دووجا بخەمڵێنە بە نزیک کراوەی بۆ نزیکترین ژمارەی سروشتی. بژمێر بەکار بهێنە بۆ ساختکردنەوەی وەڵامەکەت. لێرە ئەمن ژمارە سیم هەیە، دەبی بزانم سی نزیکە لە چ، دەچمە لای ژمارەکانی خۆم ئایا سی لە چێندەرە. لێرە سی لە مابەینی 25 و 36، کەواتە ڕەجی ژمارە سی لە مابەینی 5 و 6، کەواتە چونکە لە 5 نزیکەوە بزانم دەنووسین 5 بە نزیک کراوەی. لە مابەینی 25 و 36 سی، کەواتە لەم ڕەجی 25 کە دەکا 5 و ڕەجی 6ش، کەواتە سی تۆزە گەورەتر لە 5 تۆزە گچکەترە لە 6 بە نزیک کراوەی دەتوانین بخەمڵێنین کە 5. پاشان ئەگەر ساغی بکەینەوە بە بژمێر ئەو ژمارە دەردەچی. ڕەجی 99 گۆتمان لە چێن دەرەیە. 99 لە مابەینی 81 و 100. 81 ڕەجی نۆیە، 100ش ڕەگنا ببورن. 81 دووجای نۆیە، 100ش دووجای دەیە، واتە 9 ڕەجی 81، 10 ڕەجی 100. بەڵام چونکە 99 لە 100 نزیکە، کەواتە ڕەگەکەی دەتوانم بڵێم 10. ڕەگەکە بە نزیک کراوەی دەکاتە 10. ئەگەر ساغی کەمەوە بە بژمێر دەکاتە ئەو ژمارە دوور و درێژە. پرسیاری ڕاهێنانی 3 جێبەجێکردن. هێلیکۆپتەرێک لە پیاوێکی بزر بوو دەگەڕان یەکێک بزر بوو بە هێلیکۆپتەر دەگەڕان. ئەو جێی یان ئەو زەویەی لێی دەگەڕان زەویەکی 4 گۆشەیی بوو، ڕووبەرەکەی 150 کیلۆمەتری دووجا بوو. ئایا درێژی لایەکی پارچە زەویەکە چەندە؟ چونکە ئەمن دەزانم 4 گۆشە، واتە هەر ئەو ڕووبەرە، واتە لێرە ئەو لایە جاران ئەو لایە کردیە 150، کەواتە ئەمن دەبێ ڕەجی 150 ببینمەوە. ڕەجی 150 ئەمن دەزانم لێرە تەماشاکەین 150 هەروەکو ئەوەی وایە 15، ڕەجی 15ش دووجای 15ش دەکا 225، کەواتە 150 سفرەکی لۆدانین، کەواتە لە مابەینی 15 و چیە 15 و 14یان دانابووە بزانم 14 و 16 کەواتە لە مابەینی 150 لێرە ببورن 150 واتە لە مابەینی 144 و 169، واتە لە مابەینی وەڵامەکە دەبی لە مابەینی 12 و 13 بی، چونکە 150 دووجایەکەیە ببورن. 150 دووجایەکەیە لە مابەینی 144 و 169، واتە
وەڵامەکەی من دەبی لە 12 گەورەتربی لە 13 گچکەتربی. بەڵام لێرە چیان دانایە چونکە 150 نزیکە لە 144 نزیکەکە 12یان دانایە هەرچەندە بەخۆی لە 12 گەورەترە بە نزیک کراوەی. بێمە لای بیر بکەوە و تاوتوێ بکە ڕۆن بکەوە چۆن ڕەجی 75 دەخەمڵێنی. ئەم دەبی بچم تەماشاکەم 75 لە چێیە؟ کامە 75 لە چێن دەرەیە؟ لە مابەینی 64 و 81. واتە یان دەبی وەڵامەکە لە 8 بچووکترە، نەک یان دەبی وەڵامەکە لە 8 بچووکترە، لە 8 گەورەترە، لە 9 بچووکترە. چونکە بەڵام 75 نزیکی 64 زیاتر کەواتە وەڵامەکەم دەخەمڵێنم بە نزیکەی 8 نزیکەی 8 کەواتە لێرە ڕەجی 75 نزیکە لە ژمارە 8. ئەگەر بمەوێ ساقی کەمەوە بە بژمێر دەبی بکاتە 8 و شتێک کەواتە 75 ڕەجی 2 جای 75 دەکا 8 فاریزە 6 6 0 2 5 هەتا دوایی. پرسیاری ژمارە 2 ڕۆن بکەوە چۆن ڕەجی 2 جا بۆ ژمارە 3 توان 2 دەبینیەوە. زۆر ئاسانە. 3 توان 2 ڕەجی 2 جا واتە هەر دەکاتە ژمارەکە خۆی 3 بنچینەکە چونکە ئەو 2 جایانە لەگەڵ یەک دەبنە 1 هیچ نامینێ، ڕەگەکەش نامینێ، 2 جایەکەش نامینێ. هەروەکو ئەوەی وایە ئەمن هەروەکو ئەوەی وایە ئەگەر یەکێک لێم بپرسی ژمارە بۆ وێنە 2471 جارانی 8 دابەشی 8 دەکات چەند؟ یەکسەر دەکا ژمارەکە خۆی چونکە ئەمن لە هەمان کات جارانی 8 دەکەم، لە هەمان کات دابەشی 8 دەکەم، لەگەڵە خۆیان دەبنە 1 ژمارەکە وەکو خۆی دەمینێتەوە. وەکو گوتم ڕەجی 2 جاش پێچەوانەی توانی 2 جایە. لێرە ئەو زاراوانەی کە گرنگ بوون چ بوو؟ 2 جای تەواو و ڕەجی 2 جا کە گرنگە 2 جای تەواو مانای چییە؟ و هەروەها خوێندنەوەی ڕەگ کو دەخێنینەوە و هەروەها فێر بین کە زۆر زۆر گرنگە هەتا پێم بکرێ ئەو ڕەگەکان و 2 جایەکان فێر بە. واتە ئەمن دەبی بزانم 5 جاران 5 دەکا 25 و ڕەگی 25 دەکا 5 هەروەها 9 جاران 9 دەکا 81 ڕەگی 81 دەکا 9 و بخەمڵێنم خەمڵاندنیش فێر بم. واتە هەتا پێم بکرێ ژمارەکان لە 1ەوە هەتا 20 ئەگەر ڕەگەکان و 2 جایەکانیان بزانم زۆر باشە. هیچ نەبی بەهۆی خانە یەکانیان. لێرە هاتمە کۆتایی 2 لاپەڕەیە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.